بەڕێز عەدنان کینانی شرۆڤەکاری سیاسی و سەربازی سەبارەت بە دواخستنی گفتوگۆکانی کشانە و هێزەکانی هاوپەیمانان و عێراق و مەترسیەکانی داعش لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز عەدنان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەو مناقەشە و وەڵامکاریەی بینی پنتاگۆن و وەزارەتی دەرەوەی عێراق سەبارەت بە هێزەکانی ئەمریکا و بوونی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا، هێزی شەڕکەر لە عێراق هەیە هێزی شەڕکەری ئەمریکیان تەنیا ڕاوێژکاری سەربازی؟ بەناوی خدای گەورە میهرەبان، سڵاو لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24. لە ڕاستیدا زۆر گوتاری دژیەکان و بیرروبچوونی جیاوازیان تێدایە، چ لەلایەن حکوومەتی عێراقی یاخود لەلایەن ئەمریکاوە بە دڵنیایی وەڵا سەتاسەد ئەو لێدوانانە پێچەوانە یەکترن. لە سەردەمی حکوومەتی کازمی و تەنانەت پێشتر و تا ئێستاش باس لەوە دەکرێت کە دانوستانێکەیە بۆ کشاندنەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دواتر لە سەردەمی حکوومەتی محەممەد شیع سوودانی چەند لێژنەیەک پێکهێنران بۆ دانوستانکردن لەو بارەیەوە. هەروەها ئەوانش لە چەند لیژنەیەکی جیاواز پێکاتبوون. من لە زیاتر لە لێدوانێکدا گوتومە پێویستە ئەو لێژنانە کارەکانیان دیار بێت و پێکاتەی لێژنەکان لە نوێنەرانی لێژنەی ئاسایش و بەرگریان تێدا بێت و هەروەها لێژنەی یاسایی تێدا بێت، هەروەها وەزارەتی دەرەوەی عێراق و میدیای عێراقیش تێدا بەشدار بن بۆ ئەوەی لە هەبارەی هەنگاوەکانی ئەو دانوستانانە بزانرێت ئاخۆ میکانیزمەکە بە چۆن دەبێت لە نێوان عێراق و ئەمریکا بۆ ئەوەی بەرچاوڕوونی هەبێت لەوەی کەمانەوەی ئەمریکا لە عێراق ئایا لە ڕەهەندێکی سەربازی دەبێت یاخۆت ڕەهەندەیەکی هەواڵگیری دەبێت یاخۆت هەر ئەو شێوازە ئاشکرا بکرێت کە لە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا پێناسە دەکات. پێویستە بۆیە ئێمە دەڵێن ئەوەی کە ڕادەگەیەندرێت شتێکی جیاوازە لەگەڵ ئەوەی کە دەگوزارێت و پێویستە لەوانەیە تا ئێستا بەرچاوڕوونی لەبارەی چۆنیەتی بەڕێوەچوونی دانوستانەکان خەڵک نەبێت. ئەمریکاڵێ هەتاوکو کۆتایی بە داعش نێنین، بە تەواوەتی داعش لە عێراقدا ناکشینەوە و هەمیشە عێراقیش داوایەوە کات کە هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە. باشە ئێستاش مەترسیەکانی داعش ڕۆژ بە ڕۆژ زیاترە بن لەسەر عێراق. دۆخی ئێستای عێراق و ئاخوازی هێزەکانی ئەمریکا بکشێنەوە؟ شوف عزيزي راح اقولها والله العظيم وبكل ثقة. سوێن بەخوا ئێمە وەکو وڵاتێک پێویستە پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەنەکە بێت، بەڵام هیوادارین لە بەرژەوەندی عێراقدا بێت، واتە بەرژەوەندی عێراق لە پێش هەموو ڕەهەندێکی دیکەدا بێت، لە پێناو بەرژەوەندی نێوان عێراق و ئەمریکا بەرژەوەندی هاوبەشمە بەسمە. من باسی دەکەم بابەتی داعش کە ڕێکخراوێکی تیرۆریستیە، ئەوە هەمومان دەزانین کە لە ڕووی جوگرافیەوە لە عێراق هیچ بوونێکی نەماوە و ئێستا هێزەکانی عێراق بە هەموو پێکاتەکانیەوە هەروە دەستگای دژە تیرۆری عێراقی هێزەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری ئێستا بە شێوەیەکی باش چاڵاکن و هەروەها هەماهەنگیەکی گەورە لە نێوان عێراق و ئەمریکاشدا هەیە، چ لە هەرێمی کوردستانەوە بگرێت تا دەگاتە باسرا. ئەو هەمووشمان دەزانین کە بەڵێ عێراق لە عێراقدا داعش نەماوە و هیچ مەترسیەکیش نەماوە لە ڕووی جوگرافیەوە، بۆیە پێویست بەبوونی هێزی سەربازی ناکات لە عێراق. لە چوارچێوەی هاوپەیمانێتی نێودەوڵەتیشدا لە ناو عێراق هەندێک دەبینین هەندێک کردەی سەربازی ئەنجام دەدرێن لە دەرەوەی سەروەری عێراق، بۆ نمونە هەڕەشە و هێرشەکانی ئیسرائیل کە لەوانەیە ئەگەری ئەوە هەیە عێراق توانێتی سنوورەکانی خۆی لەگەڵ سووریا و وڵاتانە پارێزێک کە داعشتیاندا بوونی هەیە.
يعني الآن واتە ئێستا هێزە چەکداریەکانی عێراق لە هەندێک بەشدا بەرەو پێشچوونی باشیان کردووە و توانیومانە هەیکەلی پەیکەری هێزە سەربازیەکان دابڕێژین و ئێستا دوو هێزمان هەیە هێزێکی سەربازیە کە بەرپرسە لە پاراستنی سنوورەکانی عێراق و چارەسەرکردنی کێشەکانی سنوور هەر لە هەرێمی کوردستان تا دەکاتە باشوور و ئەمە شوای کردووە کە خەکی عێراق پارێزراو بێت هەروەها وەزارەتی ناوخۆشمان هەیە کە بەرپرسە لە پاراستنی ئاسایشی ناوخۆی واتە وەزارەتی بەرگری زیاتر بەرپرسە لە پاراستنی ئاسایشی سنوور و دزەکردنی هەر هەڕەشەیە کە لە دەرەوەی سنوور بۆمان بێت ئێستا هەموو ئەو بابەتانە هەموو ئەو هێزانە چاڵاکن بەڵام لە چوارچێوەی بوونی هێزەکانی ئەمریکا ئەوە بەڕای من کارێکی باش نییە کارێکی گونجاو نییە چونکە ئێستا ئاسمانی عێراق وەک دەزانی لە دەستی هێزەکانی هاوپەیماناندایە لە دەستی ئەمریکادایە ئەوان تەنانەت هێزە چەکدارەکانمان ناتوانن بە خواستی خۆیان لە ئاسمانی خۆیان جوڵەی سەربازیان هەبێت جوڵەی ئەمنیان هەبێ یاخۆت پارێزگاری لە سەروەری خاکی وڵاتەکەی و ئاسمانی وڵاتەکەی بکات واتە ئێمە دەزانین کە هێزە عێراقیەکان تا ڕاددەیەک هەنگاوی باشیان بڕیوە و گەیشتونەتە ئاستێکی باش و ئاستی توانای سەربازیان بەرزتر کردوتەوە لە پێشان ئەو هەرچەند ئەمەش هیوای ئێمە بوو کە بەڕێز عەدنان کینانی شتۆفەکانی سیاسی و سەربازی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بن.